ئامارەکان پێمانەڵە کە ئێستا پێشێلکاری بەردەوامە و حکوومەت گوێ ناگرێت لەو لە چارەسەری و پێشێلکاریانە و یاساکان دام و دەستگاکانی یاساکان جێبەجێ ناکەن و نە یاسای ژمارە 35 ساڵی 2010 نە یاسای ژمارە 11 ساڵی 2013 ئەوانە کە تایبەتن بە خزمەتکردنی ڕۆژنامەنووسان جێبەجێ ناکە و پێشم وایە هۆکارەکەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕەسمی کاری ڕۆژنامەنووسی بە پیشە ناناسێ. چۆن کەسێک ئاساییشە پۆلیسە مامۆستایە حکوومەتی هەرێم ئەمەی نەکردو بە ڕەسمی ئەمە ناناسی ئەمە خەلەلەکەیە وەلا ئەمان کاتیجا حکوومەت کەم تەرخەمە بێخەمە لە بکوژانی ئەو ڕۆژنامەنووسانی کە تیرۆر کراون بۆیە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 5-6 ڕۆژنامەنووسانی کوردستان تیرۆر کراوە و ئەمە بۆ بانگەشەیە کە حکوومەتی هەرێم بۆ ئازادی و دیموکراسی و ئازادی ڕاگەیان و عەقیدە و بەیانەکان نایەتەوە بۆیە پێم وایە بارودۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ هەندێک وڵاتانی وەکو سووریا و ئەفغانستان و مەکسیک و کوێخرا باشترە حکوومەتی هەرێمی کوردستان بە نەتیجە زەرەرەکە کە گوێ ناگرێت لە سەندیکای ڕۆژنامەنووسان و لە ڕۆژنامەنووسان و لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە خەڵک